خۆشەویستەکانم، کچە چاوگەشەکانمان، خوشکە عەزیزەکانم، ئێمە ئەمانەوێت ئافرەتی موسڵمانی باوەڕدار خاوەنی بەهێزترین کەسایەتی بێ لە کۆمەڵگەدا. بەڵام چۆن بە چ شێوازێک ئێمە ئەتوانین کچەکانمان، خوشکەکانمان، ئافرەتانی خاوەن پەیامی پیرۆزی ئیسلام ببنە خاوەنی کەسایەتیەک کە پێشەنگایەتی کۆمەڵگە بکەن. ئێمە شانازیەکەین بە دایکانمان، بە خوشکانمان، ئەو دایکانەی کە لە باوەشی گەرمیاندا کۆمەڵێ ڕۆڵەیان پێگەیاند، کۆمەڵێ ڕۆڵەیان تێگەیاند کە ئەمڕۆ ئەو ڕۆڵانە، ئەو منداڵانە، ئەو جگەرگۆشانەیان پاڵپشتێکی بەهێزن بۆ بەرزڕاگرتنی ئاڵای پیرۆزی ئیسلام و وشەی پیرۆزی لا ئیلاهە ئیلا الله. خوای گەورە نمونەیان زیاد کات، خوای گەورە سەلامەت و سەربەرز و سەرکەوتویان بکات. ئێمە ئەمانەوێت خاوەنی کۆمەڵگەیەک بین کە کەرامەتی مرۆڤ تێیدا پارێزراو بێت، مافی مرۆڤ تێیدا پارێزراو بێت. بەڵام ئەمە بە کێ دەکرێت؟ بە چ کەسانێک؟ دیارە پیاوان و ئافرەتانی بڕوادار، پیاوان و ئافرەتانی موسڵمان ئەتوانن بەردی بناغەی کۆمەڵگەیەکی تەندروست دابنێن کاتێک کە خۆیان خاوەنی کەسایەتیەکی بەهێز بن، کاتێک کە خۆیان ناسی بێت، لە ڕێگەی ناسینی خۆیانەوە ئەگەن بە ناسینی خوای پەروەردگار، و بە ناسینی خوای پەروەردگار ئەتوانن جێبەجێکارێکی ڕاستەقینەی بەرنامەکەی خوای گەورە بن. ئازیزان، کاتێک کە دەڵێن کەسایەتی واتە بنیادی مرۆیی مرۆڤ، واتە ئێمە ئەمانەوێت تایبەتمەندی مرۆڤ پارێزراو بێت وەکو مرۆڤێک. بەداخەوە ئێمە ئەمڕۆ لە کۆمەڵگەیە بینین کە مرۆڤەکان تایبەتمەندی خۆیان لەدەست داوە، واتە لە ئەسڵی مرۆڤایەتی دوور کەوتونەتەوە. لە هەندێک حاڵەت وەکو وەحشی لێ هاتووە، وەکو حەیوان مامەڵە دەکات، دایکی خۆی ئەکوژێت، باوکی خۆی ئەکوژێت، برای خۆی ئەکوژێت. ئایا ئەمانە ڕەفتاری نامۆنین بە کۆمەڵگەیەکی موسڵمان؟ ئێمە لە کۆمەڵگەی ئیسلامیدا و لە بەرنامە و شەریعەتی خوای پەروەردگارە شتێک نییە بە معنای کوشتن، بەڵکو خوای پەروەردگار ئەمرمان پێ دەکات وەبیلوالیدەینی ئیحسانە، ئەبێ بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ دایک و باوکا بکرێت، ئەبێ ڕێزی تایبەت بۆ دایکت دابنێی، ئەبێ ڕێزی تایبەتت هەبێ بۆ باوکت، ئەبێ برای موسڵمان و خوشکی موسڵمانیش وەکو خۆت سیرکەی، ئەبێ ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خوشکی موسڵمانیشت پێت خۆش بێت، ئەوەی بۆی برای موسڵمان پێت خۆشە بۆ خۆشت پێت خۆش بێ. کەواتە ئەم چەمک و بەهایانە ڕەوشتی ئینسانی موسڵمان و باوەڕدار و خاوەنی عەقیدەی ئیسلامیە. ئەوە دایکانن ئەبێ ئەم چەمکانە بچێنن لە دڵ و دەروون و ناخی مناڵەکانیانە. کەواتە
ئەگەر ئێمە ئەمڕۆ ئەبینین کۆمەڵگەی کوردەواری تووشی کوشتن و ئیهانە و بێڕێزی بووە، ئەوە بەهۆی دوورکەوتنەوەمانە لە پاراستنی بنەما شەرعیەکان و بنەما ئیسلامیەکان، نەک بەهۆی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە بەداخەوە وا بانگەشە ئەکرێ کە ئاینی پیرۆزی ئیسلامە بووەتە هۆکاری تند و تیژی بەرامبەر بە ئافرەت و کوشتن و بڕین. نەخێر، ڕیسالەی ئاینی پیرۆزی ئیسلام ئاشتی و خۆشەویستی و تەباییە، ڕێز و ئیحترام و دڵسۆزیە. ئاینی پیرۆزی ئیسلام بە شێوەیەک مامەڵە ڕێکەخا لە نێوان تاکەکانە کە ئەبێت دراوسێ ئەوەندە بۆ دراوسێکەی باش بێت هەروەکو ڕەسوول الله صلی الله عليه وسلم سفارشمان پێ دەکات کە خەڵک وا ئەزانێت دراوسێکەشی ئیرسی و میراسی لێ ئەبات. دەیکوا بەرجەستەکردنی ئەو بنەما جوانانە ئەوەی کە باسی برای موسڵمانی بکات وەکو وایە گۆشتەکەی بخوات، گۆشتی مردارۆ بوو بخوا. چەنەمان ئەمە قسە قاڵبی عەمەلەوە. ئایا خوشکان و دایکانی خۆشەویست بەو فەرموودەیە واتان لێ هات لە غەیبەتکردن دوورکەونەوە؟ غەیبەتی خوشکی موسڵمانی خۆتان نەکەن، غەیبەتی نزیکەکانی خۆتان نەکەن. ئایا ئەو فەرموودەیە وای لێ کردم زمانم ببڕم بەڵام غەیبەت نەکەم، بە خراپە باسی کەس نەکەم؟ ئەو فەرموودەیە بۆچیە من لەبەری کەم بەڵام عەمەلی پێ نەکەم؟ ئەو فەرموودەیەم بۆچیە قورئان بخوێنم کە دەفەرمێت وەبیلوالیدەینی ئیحسانە بەڵام باش هەڵس و کەوت لەگەڵ دایک و باوکی خۆم نەکەم، ڕێزی نەگرم، گرنگی پێ نەدەم؟ ئەی ئەوەی کە برای موسڵمان ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە با بۆی برای موسڵمانیشت پێت خۆش بێت. ئایا ئەمانەمان بەرجەستە کردووە لە حەیاتی عەمەلی خۆمانە؟ ئایا وەکو دایکێک توانیومانە ئەو چەمکە بچێنین لە ناخ و فکر و زیهنی مناڵەکانمانە کە ئەوەی چاکەیە بەرەو چاکە بڕۆ، قەت بەرەو خراپە مەڕۆ. ئیدفەع باللەتی هیە ئەحسەن. تەنانەت ئەگەر خراپەشیان لەگەڵ کردی تۆ بە چاکە وەڵام بەرەوە. ئەمە ئەرکی منی دایکە، ئەمە ئەرکی منی دایکی باوەڕدارە کە ئەو چەمکە لە ناخی مناڵەکەمە لە دەرونیا بچێنم. بەڵام ئایا کردم؟ خوشکانی ئازیزم، دایکانی خۆشەویستم، بە خاڵ بۆتان باسەکەم، هیوادارم بەس باسکردن نەبێ بتوانین عەمەلی پێ بکەین. هیچ نەبێ 2 سەعات ڕێمان بڕیەوە بۆی بینە خزمەتی ئەوەی خۆشەویست. ئەزانم کاتتان گیراوە، ئەزانم هەموو شتان ئەیزانن، بەڵام فەذەکر إن الذكر لتنفع المسلمين والمؤمنين. کەواتە زیکر یادهێنانەوە سوودی هەیە، چ بۆ خۆم چ بۆ ئێوەش چ بۆ هەموو باوەڕداران. کەواتە ئافرەتی باوەڕدار بەوەی وەک پیاو لەلایەن خۆی پەروەردگارەوە ڕاست پێراوە خاوەنی پەیامێکە لە ژیان، بۆیە دەبێت کەسێکی کۆمەڵایەتی و چالاک بێت و کاریگەری باشی هەبێت لەسەر خۆی و تاکەکانی خێزانەکەی و خێزانەکەی. بۆ دەڵێن ئەگەر دایکێکی باشت پەروەردە کرد وەکو وایە کۆمەڵگەیەکت پەروەردە کرد بێ، چونکە ئەو دایکە ئەتوانێت زۆر بەها لە ناخ و دڵ و دەرونی مناڵەکەیە بچێنێت و ئەتوانێت پەروەردەکارێک، چونکە یەکەم مامۆستای بەشەریەتە دایک کە مناڵەکە لە دایکە بێ، هەر پێشەوەی لە دایکیش بێ. ئەوەی کە ئێستا زانستی کۆرپەلەست ناسی باسی دەکەن، هەر لەسکی دایکایەتی ئیلهام لە هەڵس و کەوتەکانی دایکی وەردەگرێت. بۆیە دایک زۆر گرنگە، زوایەک زۆر بەبایەخە، دایک مامۆستای بەشەریەتە. تو خوا مەڵێ خوێندەواریم نییە، تۆ مامۆستایت،
بە ئەلفاظت بە کەلامت بە هەڵسوکەوتت بە دانیشتنت بە قسەکردنت هەموو شتێک بە خوێندەواری نییە. ئینسانە بێ وەعی هەبێ، هۆشیاری هەبێ، سەقافەتی هەبێ، دڵسۆزیەکەی پاڵت پێوە دەنێت کە دایکێکی باشبی، مامۆستایەکی باشبی. چونکە تۆ ئەزانیت مناڵەکەت هەمیشە ڕاست بڵێ باشە تا درۆ بکات، کەواتە لەسەر درۆکردن سزای بدە، وانە مناڵەکەت نابێ شتت بشارێتەوە، ئەگەر شتی لە تۆ شاردەوە ئەبێ بەڕاستی ڕێنماییکەی نابێ شتت لێ بشارێتەوە، ئەبێ ڕای بێنی لەسەرەوەی عیبادەتی خوای پەروەردگار بکات بە ڕاست و دروست، بە سادقی و بە ڕاستگۆیی، چونکە نوێژکردن حەلقەی وەسڵی مرۆڤە لەگەڵ خوای پەروەردگار. بۆیە ئەرکی دایکێکە مناڵەکەی لەسەر نوێژکردن بار بهێنێت. ئەمە ئەو ئەرکە پیرۆزەیە کە دایک لە ئەستۆیەتی وە کۆمەڵی ئەرکی تریش ئەبێ دەرفەت بڕەخسێنێ بە ئەوەی تواناکانی مناڵەکەی، کچەکەی، هاوسەرەکەی چی بێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشەکردن بڕوە. ئەبێ ئافرەتی موسڵمانی باوەڕداری خاوەنی ڕیسالەتی موحەممەدی هەمیشە بەیداخێکی ڕووناک و چرایەکی ڕووناک بێت بۆ خۆی، بۆ خێزانەکەی، ڕێگەی ژیانیان بۆ ڕوون بکاتەوە، ڕێگەی گەیشتن بە قیامەتێکی باشیان بۆ ڕوون بکاتەوە. ئەمە ئەرکی تۆیە کچە جوانەکەم کە سبەی نەبیتە دایک، ئەرکی تۆیە خوشکەکەم کە ئێستا دایکی. دایکانی خۆشەویست، ئێستەش تا ئەو کاتێک کە لە ژیانان ئەرکتانە کە ئەو مەشغەڵەتان لە بەدەستەوە بێت، ڕێگەی مناڵەکانتان، خێزانەکانتان ڕوون بکەنەوە کە بەرەو تاریکی و ناڕوونی نەڕۆن. چونکە تۆ کە باوەڕداری موسڵمانی بەرچاوڕوونی بە قورئان و سوننەت، قورئانی پیرۆز ڕێگەی پیشانداوی، ڕێگە ڕووناکەکەت لە بەردەمە، بەڵام ئەبێ خۆتی بۆ پێشارەزا بکەی، کەواتە کە قورئانە خوێنی هەوڵ بدە لێی تێبگەی بۆ بە عەمەلی لە ژیانی خۆتا تەطبیقی بکەیت و جێبەجێ بکەیت. ئەبێ لە ئەحکامی ئاینەکەت تێبگەیت، چونکە ئەو ئەحکام و دەستورانەی کە لە قورئانی پیرۆزا هەیە ڕێنمایی تەکات، یاسایە بۆ ژیانی تۆ لەم دونیایە کە ژیانێکی ئاسوودەت هەبێ، و ئەو یاسایە ڕێنمایی تەکات بۆ قیامەتێکی باشتر. کەواتە تێگەیشتن لە قورئانی پیرۆز ئەرکی دایکانی موسڵمان و خوشکانی باوەڕدارمە کە پێویستە بە هەر شێوەیەکە، بە هەر ڕێگەیەکە خۆیان فێری قورئانی پیرۆز و ئەحکامەکانی قورئانی پیرۆز بکەن. ئافرەتی موسڵمان بە خوڕەوشتەکەی، بە گوفتارە نەرمەکەی، بە هەڵس و کەوتە میهرەبانانەکەی ئەبێتە سەرچاوەی ژیانێکی بەختەوەر بۆ خۆی و خێزانەکەی. کەواتە ئافرەتی موسڵمان تند و تیژ نییە، بە دەنگی بەرز قسە ناکە، جنێ و نادا، هەڵس و کەوتی ناپەسەند ناکە، نەرمونیان، سەبوور و لەسەرخۆ ئارامگر مامەڵە دەکات لەگەڵ هەموو ئەو موسیبەتانەش کە یێتە ڕێی، لەگەڵ هەموو ئەو بارودۆخۆی کە ڕوبەڕوویە بێتەوە. ئافرەتی موسڵمانی شوێنکەوتووی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت کە خوای پەروەردگار لەبارەی خوڕەوشتی ئەو پێغەمبەرەوە پێمان دەڵێت وَإِنَّكَ لَعَلَى خُلُقٍ عَظِيمٍ. واتە کاتێک خوای پەروەردگار دێت وەصفی ڕەسوول الله دەکات صلى الله عليه وسلم، وەصفی خوڵقەکەیەکە، واتە وەصفی خوڕەوشتەکەیەکە، کەواتە ئەگەر ئێمە ئەمانوێ شوێن کەوتوویەکی باش بین ئەبێ هەوڵ بدەین خوڕەوشتمان، هەڵس و کەوتمان پێغەمبەر ئاسابێ صلى الله عليه وسلم، نەک تەنها چەند وتەیەکمان لەبەر بێت و بێینوی بەس ئەمەدی پێ نەکەین.
خوڕەوشتی جوان خوڕەوشتی بەرز یەکێکە لە بنەما بەهێزەکانی کەسایەتی سەرکەوتوو بۆ ئەوەی دایکێکی سەرکەوتوو بیت بۆ ئەوەی خێزانێکی سەرکەوتوو بیت بۆ ئەوەی هاوسەرێکی سەرکەوتوو بیت پێویستە کەسایەتێکی سەرکەوتووت هەبێ ئەو کەسایەتێ سەرکەوتووە هەروەکو وتم خاوەنی شەرم و حەیایە ئێمە بۆ ئەمڕۆ کێشەمان هەیە ئەمڕۆ بۆ کێشەی خێزانیمان هەیە ئەمڕۆ بۆ کێشەی کۆمەڵایەتیمان هەیە لەبەرەوەی شەرم و حەیا خەریکە کۆچی کردووە لە مەملەتەکە نیشتیمانەکەمان شەرم و حەیا کۆچی کردووە لە خێزانەکانمان ئەگەر شەرم و حەیا و هێمنی نەما نەرمونیانی نەما ئەوە بەدڵنیاییە و کێشە و گرفتەکان زیادە بن خاتوڕووپاک باسی کرد کە لەم ساڵانەی دوایی ڕێژەی تەلاق و جیابوونەوە بە چەند هەزار فەرقی کردووە و لە هەڵکشانایە بۆچی؟ چونکە شەرم و حەیا کەم بووەتەوە لە ناو کچانی لاو کچانی گەنج لە ناو خێزانەکان شەرم و حەیا لەگەڵ بەرامبەر دایک و باوک بەرامبەر هاوسەر بەرامبەر برا بەرامبەر خزم و کەسوکار چەمکی لێبوردەیی هەر خەریکە نەماوە هەموو کەس هەر ئەڵێ خۆم 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 کەس نە دایکی لە بیرە نە برای لە بیرە نە خوشکی لە بیرە کەواتە کە چەمکی لێبوردەیی کۆچی کرد مەملەکەتی خێزانی بەجێهێشت بەدڵنیایی و توندوتیژی و جیابوونەوە سەرهەڵەدا کاتێک دوو کەس دەتوانن پێکەوە لە ژێر سەقف و سێبەرێکا بژین ئەبێ هەندێک نەرمونیان و لێبوردە بن بەرامبەر بە یەک ئەگەر ئەو هەموو شتێکی بۆ خۆی بووە ئەوی تریش هەموو شتێکی بۆ خۆی بووە کەس ئامادە نەبێ لێبوردە بێت ئەمە ئەوەی لێ ئەکەوێتەوە کە لە ڕاستیە کێشە و گرفتی خێزانی پاشان کۆمەڵایەتی دروستە بێ لە کاتێکە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لە مەکەوە کۆچەکە بۆ مەدینە و بنەمای دەوڵەتی ئیسلامی مەدەنیدا ئەمەزرێنێت یەکەم چەمک کە موسڵمانان فێری بوون چەمکی لێبوردەیی بوو ئەنسار ئەوەی کە بۆ خۆیان پێیان خۆش بوو بەخشیان بە موهاجیرەکان ئەی ئێمە لەمۆ چی فێر بووین وەڵا ئێستا ئەسڵەن نەک لە ناو کۆمەڵگەیەکە لە ناو جەمعێکە بەداخەوە سەیرەکەین لێبوردەیی تەنانەت لە ناو خێزانەکانیشان نەماوە لە بینی ژن و پیاویشان نەماوە لە بینی خوشک و برایان نەماوە لە بینی خوشک و خوشکان نەماوە کەواتە ئێمە چ موسڵمانێکین موسڵمانەتی و ئیسلامەتی ئاوایە نەبە و خوایەوانیە ڕووخۆشی دامەزراوەیی نیازپاکی دڵسۆزی دەستپاکی هەموو ئەمانە ئەو چەمکە بەهایانەن ئەو مرواریە بە نرخانەن کە ئەبێت لە ناخی تاکی موسڵمان و باوەڕداردا هەبێت ئەبێت دایکان لە خۆیاندا هەیان بێت ئەم جابی بەخشن بە مناڵەکانیان ئەبێت دایک و باوک لە خۆیانە هەیان بێت ئەم جابی بەخشن بە مناڵەکانیان خێزان لە خۆیدا هەی بێت ئەم جابی بەخشێ بە کۆمەڵگەکەی جەمعێکی موسڵمان یەک لەناو تاکی لە ناخیانە هەیان بێت لە ناخی تاکەکانە هەیان بێت ئەم جابی بەخشن بە جەمعەکە کاتێک کە سەیری واقعی ژیانی ئەمڕۆ دەکەین ئەم چەمکە جوانە قورئانیانە ئەم دەستورە جوانە قورئانیانە لە یاد کراون هەر فەرامۆش کراون لەبیر کراون ئەبێ ئێمە بگەڕێینەوە بۆ وەبیرهێنانەوە و چاندنی ئەم چەمکانە لە دڵ و دەرونی ناخی تاکەکانماندا چونکە ژیانی کۆمەڵایەتی یەکێکە لە شتە هەرە گرنگ و دانەبڕاوەکان لە ژیانی تاکی مرۆڤدا ئەگەر من نەتوانم
پارێزگاری لە ژیانی کۆمەڵایەتی بکەم بە تاکید ناتوانم پارێزگاری لە کەسایەتی خۆشمان بکەین. ئافرەتی موسڵمان ئەرکی سەرشانیەتی زۆر بە وردی شارەزا بێت تاکو بتوانێت ئەو کەسایەتیە بەرزە بێت کە لە ناوەڕۆک و جەوهەردا لە باوەڕیدا ئەبێ بچەسپێت، واتە بە جەوهەری ئەبێتەوە موسڵمان بیت. جەوهەر چییە؟ واتە لە ناخەوە، لە ڕۆحەوە، لە نەفسەوە ئەبێ موسڵمان بیت بۆ ئەوەی بتوانیت کۆمەڵێت چەمکی زۆر گرنگ هەیە لە خۆتە بەرجەستەی بکەی و بیگەیەنیت بە مناڵەکانت بە خێزانەکەت. ڕاستگۆیی، دڵسۆزی، پیشاندانی ئەوەی هەمیشە خێر و چاکەت بوێت و ڕێنیشاندەری چاکە بیت. فێڵ و تەڵەکە و ناپاکی لە خۆت دوور بخەیتەوە. فێڵ و تەڵەکە و ناپاکی بەداخەوە دنیای ئەمڕۆ بووەتە دنیای فێڵ و تەڵەکە و ناپاکی. ئافرەتی موسڵمانی باوەڕدار، کچە جوانە گەنجەکانمان ئەبێ ئێوە دوورکەونەوە لەو فێڵ و تەڵەکە و ناپاکیە بۆ ئەوەی ئێمە ببینە کۆمەڵگەیەکی تەندروست، ئێمە خێزانی تەندروستمان هەبێ. ئافرەتی موسڵمانی باوەڕدار هەمیشە بەڵێنەکانی ئەباتە سەر، هەمیشە بەڵێنەکانی ئەباتە سەر. ئێستا ئەو بەڵێنەی بە هەر کەسی دابێت، یەکەم بەڵێن کە زۆر زۆر گرنگە، ڕوو بکە دەرگای پەروەردگار بەڵێنی پێ بدە کە ڕاستگۆیانە باوەڕداری و ئەتەوێ پارێزگاری لە باوەڕەکەت وە لە دینەکەی خۆی پەروەردگار بکەی، بە هەموو توانای خۆت هەوڵی بۆ بدەیت. ئافرەتی موسڵمانی باوەڕدار هەمیشە دوورە، پەرێزە لە دووڕوویی، نابێت دووڕووبی. بەداخەوە ئێستا دووڕوویی خەریکە باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگەیە لە ئاستی سەرەوە بگرێتە خوارەوە. ئافرەتی موسڵمانی باوەڕدار خاوەنی حەیا و شەرمە. هیوادارم توانی بێتم تیشکم خستبێتە سەر ئەو لایەنە گرنگانەی کە ئافرەتێکی موسڵمانی باوەڕدار پێویستی پێیەتی. وەسسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.